بەناوی خودای بەخشندە و میهرەبان. سوێن بە ئاسمان و ئەو ئەستێرانەی بە شەودا دەردەکەون. جا تۆ چوزانی تارق چییە؟ ئەستێرەیەکە بە ڕووناچیەکەی تاریکی دەبڕێ. سوێن بەوانە هیچ کەس نییە چاودێری نەبێت. سەرەتا خوددا چاودێری هەمووانە، فریشتەکانیشی کردووە بە چاودێر و پارێزەرمان. کەواتە بە ئادەمیزاد تەماشا بکات و سەرنج بدات کە لە چی دروست کراوە. دروست کراوە لە ئاوێکی هەڵقوڵاو کەمەنی پیاوە و هێلکۆکەی ئافرەتە. هەردوولایەن هەڵدەقوڵێن بۆ پێکهاتنی ئادەمیزاد بە ویستی خوددا. لە نێوان بڕبڕەکانی پشت و ئێسکەکانی سینەدا دەردەچێت. بێگومانە و زاتە دووبارە دروستکردنەوەی ئادەمیزادی زۆر لا ئاسانە و توانای تەواوی هەیە. ئەو ڕۆژەی کە هەموو نهێنیەکان دەردەکەوێت و ئاشکرا دەکرێت، ئادەمیزاد هیچ هێز و پشتیوانیەکی نییە. سوێن بە ئاسمانێک کە خاوەنی جێڕانەوەیە. لێرەدا بۆمان دەردەکەوێت کە ئەمانە سوڕی ئاو لە سروشدا، شەپۆڵەکانی تەلەفۆن و رادیۆ و تەلەڤیزیۆن هەتا دوایی دەگرێتەوە. هەروەها سوێن بە زەوی کە درزی تێدەبێت بەهۆی ڕووەکەوە. بەڕاستی ئەم قورئانە گفتارێکی جیاکەرەوەیە، جاکەرەوەی حەق و ناحەق، ڕاست و درۆ، چاک و خراپ و هەتا دوایی. ئەم قورئانە گفتارێکی گاڵتە نییە. بەڕاستی ئەوانە سەرگەرمی پیلان و خەریکی داونانەوەن بۆ ئیمانداران. بەڵام خوددا دەفەرموێت منیش پیلان و نەخشەی خۆم دەخەمە کار. کەواتە تۆش تاوێک مۆڵەتی بێباوەڕان بدە، کەمێک لێیان بوەستە بزانە چیان بەسەر دەهێنم.